سڵاوێکی دووبارە بینەرانی ئازیز لەگەڵ چانین بۆ پێشکەشکردنی راپۆرتێک سەبارەت بە مانگرتن و خۆپیشاندانی خەڵکی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. ئەمڕۆ دووشەممە 28 مانگی خەرمانان مانگرتن و خۆپیشاندانی بازار و خەڵکی شارەکانی سەقز، سنە، مەریوان، دیواندەرە، مەهاباد، بۆکان، ورمێ، سەردەشت، بانا، پیرانشار، شنۆ، جوانڕۆ، کامیاران، نەغەدە، دێولان، پاوە و کرماشان بەردەوامە و لە هەندێک شار وەکو سەقز، دیواندەرە و مەریوان ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێزەکانی ڕەژیم ڕوویداوە. بە پێی ئەو راپۆرتانەی بەدەستمان گەیشتووە، هێزێکی زۆری ئەمنی لە ترسی سەرهەڵدانی بەرینی خەڵک بە ناو شارەکاندا بڵاویان پێکراوە. هەر لەو پەیوەندیەدا کۆمەڵێک لە کاسبکاران و بازاریانی شارەکانی کوردستان و کرماشان لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە هەڕەشەیان لێکراوەکە ئەگەر دوکانەکانیان نەکەنەوە لەگەڵ ناوەندە ئەمنیەکان بەرە ڕوودەبنەوە. لە شاری سەقز هێز ئەمنیەکان تەقە بەسەر ماڵی خەڵک دەکەن و لە ڕێوڕەسمی پرسە و سەرخۆشی ژینا ئەمینی نوێنەری سەقز لە مەجلسی ڕەژیم دەیەویست قسە بۆ خەڵک بکات، بەڵام لەلایەن خەڵکەوە ڕێگری لێکرا. هەروەها خەڵکێکی زۆر لە مەیدانی هەڵۆ کۆبوونەتەوە و هێزەکانی ڕەژیمیش لە بەردەم فەرمانداری جێگیرکراون و 4 کەس بە بیانیوی گرتنی فیلم دەست بەسەرکراون کە بە لەبەرچاوگرتنی دەست بەسەرکراوانی ڕۆژانی ڕابردوو ڕێژەی بەندکراوان گەیشتووەتە 23 کەس. هەواڵی گەیشتوو لە شاری سنەوە باس لە هەناردەکردنی هێزی نظامی بۆ شاری سنە دەکات. لە شاری بۆکانیش هێزەکانی ڕەژیم لە بەردەم مەدرسەکان و شوێنە گشتیەکاندا جێگیرکراون. لە شاری دیواندەرە خەڵکی شۆڕەژگێر لەگەڵ هێزەکانی ڕەژیم بەرەو ڕووبوونەتەوە و بە سەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕەژیم تا ئەم کاتە 11 هاوڵاتی بریندارکراون. لە شاری پیرانشاریش تەواوی دوکان و بازارەکانی نێو شار و ناوچە سنووریەکان داخراون. بە پێی راپۆرتی سەرچاوە خۆجەیەکان لە شاری شنەوە هێز ئەمنیەکانی ڕەژیم هەوڵ ئەدەن لە ڕێگەی گرتنی وێنە و فیلم لە خۆپیشاندەران هەڕەشەیان لێ بکەن و ڕێگری لە کۆبوونەوەکان لە نێو شاردا بکەن. لە شاری نەغەدە و ڕەوانسەریش بەشێکی زۆر لە دوکان و بازارەکان دارخراون. بە پێی راپۆرتەکان خوێندکارانی زانکۆی فەرهەنگیانی سنە بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم کوشتنی مەحسا ئەمینیان لەلایەن گەشتی ئێرشادەوە بە توندی مەحکوم کرد. خوێندکارانی ناڕازی پاش کۆبوونەوە ڕێپێوانێکی ناڕەزایەتیان لە ناوەندی ئەو زانکۆیە بەرەو دەرگای هاتوچووی زانستکە بەڕێوە بردوو لەگەڵ هێزەکانی بەسیج تێکەڵچوون. هەر لەو پەیوەندیەدا خوێندکارانی زانکۆی بەهەشتی بە وتنەوەی دروشمەکانی لە کوردستان تاتاران ئێران تەواو خوێناویە، ژن ژیان ئازادی و خوێندکار دەمرێت بەڵام زیلەت قبول ناکات، توندوتیژی سیستماتیکی ڕەژیمیان دژ بە چین و توێژەکانی کۆمەڵگا بەتایبەت ژنان و کوشتنی مەحسا ئەمینیان لەلایەن گەشتی ئێرشادەوە مەحکوم کرد. شایانی بەستەکە خوێندکارانی زانکۆکانی ئەمیرکەبیر، سەنعەتی شەریف، تەربیەت مۆدەڕێز، پۆلیتێکنیک و عەلامە تەباتەبائیش کۆبوونەوە و ڕێپێوانی ناڕەزایەتیان بەڕێوە بردوو کوشتنی مەحسایان مەحکوم و خوازیاری کۆتایی هێنان بە توندوتیژی لەلایەن ڕەژیمەوە بوون.